لەگەڵدایە جەلال سڵاو لێبێ دوایین پێشهاتەکانی خۆپیشاندان لە چەمچەماڵ بەکوێ گەیشتون؟ بەڵێ کاک بەختیار سڵاو لە تۆ و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ دیارە ئەمڕۆ بۆ ڕۆژی شەشەم خۆپیشاندان لە سەنتەری قەزای چەمچەماڵ بەڕێوە چوو. من ئەمەوێ بە ئاماری ئەم 6 ڕۆژە دەست پێ بکەم، ئاماری هەم بریندار هەم کوژراوەکان لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری. دیارە بە پێی ئامارەی کە ئێمە لە بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ وەرمانگرتووە تاکو ئەمڕۆ کە ڕۆژی شەشەمی خۆپیشاندانەکانە 6 خۆپیشاندەر بریندار بوون کە سییانیان لە هێزە ئەمنیەکانن و یەکێک لە هێزە ئەمنیەکان دوێنێ لە ناحیەی تەچێک کە کارمەندێکی ئاسایشە دیارە و کوژراوە. واتە هەتاکو ئەمڕۆ کە ئەمڕۆ شەشەم ڕۆژی خۆپیشاندانەکانە 6 بریندار و کوژراوێکمان هەیە کە 4یان لە هێزە ئەمنیەکانە و سییانیان هاوڵاتی مەدەنین. ئەمە بە شێوەیەکی گشتی ئامارەکان و دواییش بڵین پێشهات لەسەر خۆپیشاندانەکان کاک بەختیار بڵین ئێوارەی ئەمڕۆ سەر لە ئێوارەی ئەمڕۆ بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ لیژنەی ئەمنی قەزاکە کۆبوونەوە بۆ 2 مەبەست. یەکەمیان بڕیار درا ئەو هێزەی کە هێنراوەتە ناو قەزای چەمچەماڵ بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران لە سبەی یا لە 2 سبەیە ئەو هێزە بچێتە دەرەوە کە لە چەند لیوایەکی متەفەڕیقە پێکهاتوون. دیارە لیوایەکی تایبەت نییە و لەلایەن لیوا جەمال ئەنوەرەوە سەرپەرشتی ئەکرێ. دیارە بۆ ئەوەیان گەیشتونەتە ڕێکەوتن، بەڵام بۆ مەبەستێکی تر کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ لیژنەی ئەمنی قەزاکە و قایمقامیەتی قەزای چەمچەماڵ کۆبوونەتەوە. ئەویش ئەوە بووە کە بڕیار بدرێ ئەو خۆپیشاندەرانی کە ڕۆژانە ناو بازار ئەنجام ئەدرێ ببرێتە دەرەوەی شار و تەنها ڕێگری لە تانکەرەکانی گواستنەوەی وستەمەنی کۆمپانیای داناغاز بکرێ. بەڵام دیارە بۆ ئەمەیان لەگەڵ لیژنەی ئەمنی قەزاکە نەکەوتونەتە هیچ ڕێکەوتنێ و بەپێی ئەو زانانەی کە ئێمە وەرمانگردووە کاک بەختیار ئەو تەنکەرانی کە لە کۆمپانیای داناغازە وستەمەنیە گوازنەوە هی 2 بەرپرسی باڵای یەکێتین. دیارە 2 کۆمپانیای سەگرمە و کۆمپانیای گەرمیان بۆیە لەو خاڵیان نەکەوتونەتە ڕێکەوتن کە لە سبەی نێو خۆپیشاندانەکان لە ناوەی بڵین شار نەکرێەوە برێتە دەرەوەی قەزاکە. ئەمەش ئەوە و ئەمڕۆژ دیارە خۆپیشاندان لە کاتژمێر 2 دەستی پێکرد تا 4 لە ناو سەنتەری قەزای چەمچەماڵ بەردەوام بوو. دواتر لە کاتژمێر 4 تا 5 بڵین ئاراستەی خۆپیشانەکە گۆڕا و بڵین خۆپیشاندەران بەرەو ڕێگای خێرای سەرەکی سلێمانی کەرکووک و بۆ ماوەی نزیکەی کاتژمێرێک ئەو ڕێگایان داخست و دواتر بە زەبری هێز ئەو ڕێگایە بە خۆپیشاندەران چۆڵ کرا. زۆر باشە. جگە لەم داواکاریانەی کە ئەو کۆبوونەوەی لەسەر کراوە، ئەنی هیچ داواکاریی تریان نییە خۆپیشاندەرانی چەمچەماڵ لە حکوومەت، یعنی داواکاریە فەرمیەکانیان چن ئەوەی کە دانەوێت جێبەجێ بکرێت تاوەکو خۆپیشاندان کۆتایی پێبهێندێ یان دانەوێت بە چی بگەن؟ بەڵێ کاک بەختیار دیارە ئەوەی ئاماژەم پێکرد ئەو داواکاریانە ئەوە هی ڕێکخراوەکانی بڵین هی بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بوو. بەڵام ئەوەی ئێمە ئەمڕۆ قسەمان لەگەڵ خۆپیشاندان ناکرد بڵین خۆپیشاندەراندا کرد دیارە داوای خۆپیشاندەران لە ئێستاە جیاوازە لە ڕابردووە خەڵک هاتە سەر جادا هەم بۆ موچە هەم بۆ دابینکردنی خزمەتگوزارەکان. بەڵام ئەمڕۆ خۆپیشاندەرانی قەزای چەمچەماڵ باسییان لەوە کرد ئەبێم حکوومەتە هەڵوەشێتەوە لە بەرەوەی پیان وایە لە ماوەی 26 ساڵان نەیتوانیوە چاکسازی ڕاستەقینە بکە و نەیتوانیوە خزمەتگوزارە سەرەتاییەکان. زۆر سپاس بۆ